کەسانێک دەبین ناو خۆماندا ئەمە زۆرە، نوێژەکانی یا نایکە یا بە جوانی نایکە، نوێژەیەکە و دوان ناکە، خوشکێکی بەڕێزە سافیرەیە پانتۆڵ لە پێیە لە هەموو بۆنەکانە لە چک فڕێدا، لە پێشی سیارەوە لە چک فڕێدا، قورئانی پیرۆز ناخوێنین بە پێی پێویست. لە ڕەمەزانەوە چەند مانگ تێپەڕی، چەندێکتان خەتمە قورئانتان کردووە، دەی بەس بیرێ لە خۆتان بکەن وانە کە قورئان دەزانن. ئەمڕۆ چەند جار زیکری خواتان کردو، قورئان ناخوێنین، ژنەکان و کچەکانمان سافیرن، نوێژەکانمان بە جوانی ناکەین، زیکری خوا بە زمانمان زۆر بەکەمی دەکەین، یا هەر نایکەین یا بەکەمی دەیکەین. ئالوودەی گۆرانی و مۆسیقا بووینە، ئالوودەی غەیبەت و بوختیان و دووزمانی و قسەهێنان و قسەبردن بووینە، ئالوودەی جوێندان بووینە بەمەکە بەوەکە، هەموو تاوانەکان بژمێرە، ڕۆژانە ئەنجامی ئەدەین، بەڵام لەگەڵەوەشە کاتێک کە هەستەکەین دڵمان تەنگە، دڵمان تون بووە، یەکسەڵێ ئەتخوا مامۆسایەکەم و دۆزن با قورئانە بەسەرا بکەن، ڕوقی شەرعیم بۆ بکە. تۆ پێویستت بە ڕوقی شەرعی نییە، تۆ پێویستت بە تۆبەیە، چونکە مەرج نییە هەموو دڵتەنگیەک پەیوەندی بە سحرەوە بێ. تۆ پێویستت بەوەیە تۆبە بکەی، نەک ڕوقی شەرعیت بۆ بکرێ. جارێ تۆبە بکە، نوێژەکانە بە جوانی بکە، گوێ لە قورئان بگرە، قورئان بخوێنە، زیکری خوا بکە، واز لە غەیبەت و دووزمانی و بوختیان بێنە، واز لە جوێندان بێنە، واز لە گوێگرتنی گۆرانی و مۆسیقا بێنە، ئەو کاتە بزانە تۆبەت پێویستە یا ڕوقی شەرعیت پێویستە، بزانە کامیان ئیسفادەی لێ یەکەی. یەکسەر ڕاکە ڕوقی شەرعی با گوێ لێ بگرم، تۆ جارێ بە خۆتا بچۆرەوە، پێویستت بە ڕوقیە و قورئان خوێندن نییە بەسەر تا بخوێنرێ، پێویستت بەوەیە بگەڕێیتەوە بە لای خوا، واز لە گوناه و لە تاوان بێنی، ئەو حەلەکەی تۆیە. چونکە خوای گەورە دەفەرمی هەر کەسێ پشت لە من بکە فإن له معيشة ضنكا، لە دنیادا ژیانی زۆر ناخۆشەکەم، تەنگی ئەەکەم، تەنگ دڵی تەنگەکەم، تونەکەم، ژیانی ناخۆش و ناڕەحەت و تەنگەکەم. ئەمە وعدی خوایە، ئەمە پەیوەندی بە سحرەوە نیە، مەرج نییە هەر کاتێ ئێمە دڵمان تەنگ بوو یەکسەر ڕاکەین ئەمە سحرمان لێ کراوە. لای بەڕێزم، جارێ تۆ بە خۆتا بچۆرە بزانە ڕۆژانە خەریکی چیت، ئەمڕۆ چەندێک بۆ خوا ژیایی، چەندێکیش بۆ دنیا و شەیتان ژیایی، بە خۆتا بچۆرەوە.